هاوین و ئاگرتێبەربوونی دارستانەکانی ڕۆژاوای ئێران و وشکبوونی دەریاچەی ورمێ. عاملی مقدم ئەندامی مەجلیسی ئیسلامی لە شاری کۆکیلویە و بۆی ڕەحمەت ڕایگەیاندووە کە لەگەڵ دەستپێکی وەرزی گەرما ئاگرکەوتنەوە لە دارستانەکانی زاگرۆسیش دەستی پێکردووە. ئەمە لە کاتێکدایە کە کۆکیلویە و بۆی ڕەحمەت ئیمکانات و کەرەستەی پێویستی نییە بۆ بەرەنگاربوونەوە و کوژانەوەی ئاگر. هەروەها بە گوێرەی راپۆرتێکی پەیامنێری تابناک لە کۆکیلویە و بۆی ڕەحمەت بە وتەی بەرپرسانی ئەو ناوچەیە لەگەڵ دەستپێکردنی وەرزی گەرما و وشکبوونی گژوگیا زیاتر لە 90% ئەو ئاگرانە بەدەستیان قەزڕوەدەن دەکەونە گیانی دارستان و لە وەرگەکان کە بەهۆی جوغرافیای سەخت و دەزڕانەگەیشتن بە زۆربەی ناوچەکان کوژانەوەی ئاگرەکان زۆر ئاستەمە و تێچوێکی زۆری دەوێت. بە شێوەیەکی گشتی ئاگرکەوتنەوەکانی دارستانەکانی زاگرۆس ڕاستەوخۆ دوای ئۆپراسیۆنێکی سەربازی یان مانۆڕێکی سپای پاسداران لە ناوچەکە ڕوەدەن و ئەمەش دوای کردووە کە خەڵکی ناوچەکە زیاتر لەسەر ئەو بڕوایە بن کە ئەو ئاگرکەوتنانە بانقەستن. ئاماژەیەکی دیکەی ڕوونی ڕۆڵی کۆماری ئیسلامی لە وێرانکردنی کارە ساتباری ژینگەدا بریتیە لە خێراتربوونی ڕەوتی وشکبوونی دەریاچەی ورمێ. بە پێی پێشبینی شارەزایانی بواری ژینگە و بە لە بەرچاوگرتنی بەرزبوونەوەی 5 بۆ 6 پلەی گەرمی هەوا لەم ساڵدا و هەروەها کەمبوونەوەی ڕێژەی ئەو ئاوەی کە دەڕژێتە ناو دەریاچەکە دەریاچەی ورمێ بە خێرایی بەرەو وشکبوون دەچێت. هەموو ئەوانەی کە تەنانەت کەمترین ئاشناییان لەگەڵ یاسا و ڕێسای ژینگە هەیە ئەم زیانە لە قەرەبوو نەهاتووە دەگەڕێنەوە بۆ ئەو پلانە نازانستیانەی کە لە سیستمی ئیداری گەندەڵی کۆماری ئیسلامیدا ڕوەدەن. هەر ئێستا 250,000 هێکتار زەوی لە دەوروبەری دەریاچەکە بووەتە شۆرەکات. وشکبوونی دەریاچەی ورمێ نەک هەر پرسێکی درێژخایانی ژینگەیی بەڵکو وێرەستا مەترسی بۆ سەر ژیانی خەڵکی تەواوی ناوچەکە و بە تایبەت پارێزگاکانی ئازەربایجانی ڕۆژهەڵات و ڕۆژاوا دروست کردووە و لێکەوتەکانی لە درێژماوەدا کاریگەریان لەسەر پارێزگاکانی دراوسێژ دەبێت. پانتایی شۆرەکاتی کەنارەکانی دەریاچەکە تا دێت پەرە دەستێنێ و ئاوەکانی ژێرزەویش سوێرتر دەبن. کێڵگەکانی دەوروبەری دەریاچەی ورمێ لەگەڵ هەڕەشەی لە ناوچوون بەرەو ڕوون و ژمارەیە گوندی کەنارەکانی ئەو دەریاچە چۆڵ کراون. باو تۆفانی خوێ لە داهاتوودا دەبێتە هەڕەشەیەکی جدی لەسەر ناوچەکە. لێکۆڵینەوەکان دەری دەخەن کە لەگەڵ وشکبوونی ئەم دەریاچەیە بیابانێکی فراوانی دیکە لەم بەشەی ئێراندا دروست دەبێت و بەهۆی شۆرەکاتبوونی سیمای ژیانی خەڵکی ناوچەکە دەگۆڕێت. لە پەیوەند لەگەڵ ئەم دوو حاڵەتە واتە وشکبوونی دەریاچەی ورمێ و ئاگرکەوتنەوەی بەردەوام لە دارستانەکانی زاگرۆس ئەم پرسیارە دێتە ئاراوە کە چه هۆکارێک بووەتە هۆی خێراتربوونی ڕەوتی لە ناوچوونی ژینگە و هۆکارە مرۆییەکان تا چ ڕادەیەک لەم دوو کارەساتە گەورەیەدا بەشدار بوون. کێ تاوانبارە بە کەمتەرخەمی لە ئاز ئەم کارەساتانە؟ ئایا دەکرێت پێش بە ڕەوتی وشکبوونی دەریاچەی ورمێ بگیرێت و سەر لە نوێ وەک ڕابردوو بژێتەوە؟ ئایا دەکرا ڕێگری لە ئاگرکەوتنەوەکان و سووتانی زیاتر لە 120,000 هێکتار دارستان بکرێت؟ سەبارەت بە کاریگەری فاکتەرە مرۆییەکان ڕوونە کە پرۆژە نازانستیەکانی کە لەلایەن سیستەمی ئیداری ناکارامە و گەندەڵی کۆماری ئیسلامیەوە ئەنجامەدرێن ڕۆڵی بنەڕەتیان لە تێکدانی ژینگەی وڵاتدا هەیە. لێکۆڵینەوەکان دەریان خستووە کە دروستکردنی بێبەرنامەی بەنداوە گەورەکان لە کاتێکدا کە ناتوانن لانی کەم بە ڕێژەی 50% کەڵک لە ئاوی پاشەکەوتکراوی پشتبەنداوەکان وەربگرن، هەروەها هەڵکەندنی هەزاران بیر لە پێناو بەرەو پێشبردننی بەناو سیاسەتی خۆبژێوی کشت و کاڵی لە زمرەی ئەو پرۆژانە بوون کە لەلایەن دام و دەستگای ئیداریە دواکەوتوو گەندەڵەکانی کۆماری ئیسلامیەوە بەرنامەڕێژیان بۆ کراوە و جێبەجێکراون کاریگەر بوون لەسەر خێرایی وشکبوونی دەریاچەی ورمێ. بەڵام چ بۆ پێشگرتن لە وشکبوونی دەریاچەی ورمێ یان کۆنتڕۆڵکردنی ئاگری دارستانەکانی زاگرۆس ئەوەندە بەس بوو کە کۆماری ئیسلامی دەستبەرداری ئەو پلانە سەربازی و ئەمنیە دژە خەڵکیانە بێت کە لە بنەڕەتدا لە خزمەت سەرکوتکردنی خەڵکدان و بەشێک لەو تێچووە لە ڕادەبەدەرانە لە پێناو ڕزگارکردنی دەریاچەی ورمێ و پرۆژەکانی دیکەی لە ناوچوونی ژینگەدا تەرخام بکات. کارێکی کە دەسەڵاتێکی لەو جۆرە کە لە بنەڕەتدا بە پشتبەستن بەهێزی سەرکوت حکومی ئەم وڵاتە دەکات هەرگیز ئامادە نابێت بیکات. ئەوەندە بەسە ئەو بە ملیارها دۆلار سەروەت و سامانەی ئەم وڵاتە کە ڕژیمی ئیسلامی بە مەبەستی دروستکردنی ئامرازی مانەوەی خۆی لە پرۆژە ئەتۆمیەکانیدا خەرجی کردووە و هەروەک بینیمان لە کاتی شەڕی 12 ڕۆژەدا هەمووی بە فیڕۆچوو لە کاتێکدا خەڵک بەهۆی ئەو پرۆژەیەوە لە ژێر گەمارە و گوشاری ئابووریدان بۆ پلانێکی لەو شێوەیە تەرخام بکات بۆ ئەوەی ڕێگری بکات لە وێرانبوونی ڕووبەرێکی فراوانتری ئەم وڵاتە. بەڵام ئەوە لە دەسەڵاتێکی
کە جگە لەمانەوەی خۆی بیر لە هیچی تر ناکاتەوە و هەر هەزینەیەکی کە لە ڕێگەی تردا خەرج بکرێت پێی وایە بەزایە چووە چاوەڕوان ناکرێت. ئەو کارەساتەی کە سیاسەتەکانی ئەم ڕژیمە بەسەر ژینگەی ئاهێناویانە کەمتر نییە لەو کارەساتەی کە لە هەموو بوارەکانی دیکەی سیاسی و کۆمەڵایەتیدا بەسەر هەموو خەڵکی ئێراندا هێنراوە. کۆماری ئیسلامی نەک هەردوژمنی ژیانی ئەمڕۆی زۆرینەی خەڵکی ئێرانە، بەڵکو خەریکە بارودۆخی ژیانی نەوەکانی داهاتوش تێک دەدات.